قمنا اليوم بزيارة محافظة السليمانية للاطلاع على واقع حال منفذي ئەمڕۆ سەردانی پارێزگای سلێمانیمان کرد بۆ بەسەرکردنەوەی خاڵە سنوورەکانی سەیرانبەن و کێلێ بە مەبەستی بە دوواداچوونی ژێرخانی ئابووری لەم دەواازە سنووریانەدا. ئەم دەواازانە مامەڵەی گومرگی و ڕێکاری یاسایی لە خۆ دەگرن. وەفتەکەمان نوێنەری وەزارەتەکانی پێویست بە خاڵە سنوورەکانی دیایە لە وەزارەتەکانی ناوخۆ و دەرەوە و کشت و کاڵ و وەزارەتی دارایی و هەموو وەزارەتانەی پێویستن پێوەی. لیژنەکە بە دوواداچوون بۆ واقعی کارکردن لەم دەواازەیەدا دەکات کە لە کۆی کارەکان دەکۆڵێتەوە. ئێمە لە خشتێکی ئابووری دەکۆڵینەوە لەبارەی ئەم دەواازەیەوە. لیژنەکەمان دابەش بوون و لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لە هەرێمی کوردستان کار دەکەن و راپۆرتی کۆتایی پێشکەش بە حکوومەتی ناوەندی دەکەن. منفذ رسمي هو الآن رسمي عند الإقليم، لكن عند الحكومة الاتحادية منفذ غير رسمي. مانگی شەشەوە کراین بە لیژنە بۆ هەڵدان بۆکردنەوەی مەرجی سەیرانبەن و کێلێ کارەکانمان بەباشی ڕۆشتووە و نووسرا و هەوڵی زۆر دراوە بۆ ئەو بابەتە. ئێستا ئەم لیژنەیە هاتوون لە 8 وزارەت پێکاتووە لە وزارەتەکانی خارجیە و داخلیە و تەندروستی و زراعە و نەقڵ و مخابرات و ئەمن و کۆمەڵە وزارەت 8 وزارەتن نوێنەریان هاتووە دیراسەیە واکەن کەوا بزانن چی لێرە ئەگوزەرێ. ئەوان تاکو ئێستا وایان بینیوە کە کارەکان مامناوەندە بێگومان هەندێک تەوسیاتە نووسنەوە هەوڵ ئەنووسرێتە تەوسیاتەکان دێتای دیاریەکرێکەوە لە ماوەی داهاتووە هەنگاوی ئەو هەنگاوانەی کە دیاریەکەن بنرێ بۆ ئەوەی وەکو مەرجێکی نێودەوڵەتی کە ئەوان پێویستیانە بگاتەوە ئاستە تاکو بڕیار لەکردنەوەی بدەن. ئەم وەفدە لەسەر ئاستی هەموو ئەو وەزارەتانن کە فەرمانگەیان هەیە لە ناو مەرجە نێودەوڵەتیەکانە. بۆ نمونە دایرەی ئیقامە، وەزارەتی گومرگ، وەزارەتی گواستنەوە، هەموو ئەو وەزارەتانی کە لە بەغداد نوێنەراتیان هەیە لە مەرجە نێودەوڵەتەکاندا. ئەم وەفدە کە هاتووە دیراسەی مەیدانی مەرجەکە ئەکەن، هەر بەشە و بەجیا لێکۆڵینەوەی تێدا دەکەن بزان تا چەند ڕێنماییەکان بەپێی یاسا جێبەجێ دەکرێت. دواتر لە گەڕانەوەیاندا بە راپۆرتێک ئاراستەی بەڕێز سەرۆکی وەزیرانی عێراق دەکرێت بۆ ئەوەی ئەم مەرجەش بکرێتە مەرجێکی نێودەوڵەت.